فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. بێگومان یەکێک لەو شوێنانەی کە ئینسان خواپەرستی و عیبادەتی تێدا دەکا مزگەوتە. بۆیە ڕوو دەکەمە خۆم و ئێوەی بەڕێزیش دەڵێم تەنها با لە مزگەوتە با لە مەجلیسەکاندا خۆمان بە لە خواترس دەرنەخەین، تەنها لە مزگەوتە لە خواترس نەبین، تەنها لە ناو خەڵکیدا لە خواترس خۆمان دەرنەخەین. لەو کاتش کە لە ماڵەوەین لەگەڵ خێزان و منداڵەکانی خۆماندا لەو کاتشدا لەخوا بترسین، وەکو چۆن لە مزگەوتا ترساوین، وەکو چۆن لە مزگەوت و لە ناو خەڵکیدا بە متەقی و لە خواترس خۆمان دەردەخەین، با ئەو کاتیشی کە لەگەڵ خێزان و منداڵەکانی خۆمان داین هەمان شێوە بین، دووڕوو نەبین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری پیاوێکی کرد، فەرمووی ئامۆژگاریت دەکەم شەرم لەخوا بکەی کاتێک کە ویستت گوناه و تاوان بکەی، هەر وەکو چۆن شەرم دەکەی لە پیاوێکی بەڕێزی خزمی خۆت و کەسی خۆت. هەر کەسێک لە ئێمە کۆمەڵە پیاوێکی شەرمی لێ ئەەکەین، من کۆمەڵە پیاوێکی کە قسەیان لەگەڵاکەم شەرمیان لێ ئەەکەم، تۆش بە هەمان شێوە، ئەوەکەتیش بە هەمان شێوە. جا بۆیە چۆن شەرم دەکەی لەو پیاوە بەڕێزە، ئاوهاش بەڵکو زیاتر شەرم لەخوا بکە. بۆیە بەداخەوە ئێمە ئەوەندەی شەرم لە میوانەکان و لە خەڵکی دەکەین، شەرم لەخوا ناکەین. لە ماڵەوە لەگەڵ عائیلا دانیشتوینە بە کەیفی خۆمان سەیری کەناڵەکان و سەیری پەیجەکانەکەین، بەڵام کاتێکیش کە کەسی هاتە ژوورەوە بۆ لامان ئەبینە پیاوێکی مبارەک، ئەبینە ماڵێکی چاک، لەسەر فلیمە، لەسەر شتی خراپە، میوانێ خۆی کاتە ژوور ئەیخەنە سەر قورئانەکە، ئەیخەنە سەر کەناڵێکی باش. بۆیە ئینسان شەرم لەخوا بکە، لە مزگەوتا لەخوا ترسی، لە ماڵیشەوە بە هەمان شێوە بە. تەنها بەو شێوەیە مەبە لە کاتی ناو خەڵکدا لە مزگەوتا پیاوێکی لەخوا ترس خۆت دەرخەی، بەڵام کاتێکش کە میوانت دێ هەر لەخوا ترس خۆت دەرەخەی. بەڵام کاتێک کە تەنها بیتەوە لەگەڵ ماڵ و مناڵی خۆتە بە شێوەیەکی تری. بەداخەوە خوا ئێستا چەندێک لە ئێوەی بەڕێز و لەو خەڵکەش کە لە مزگەوتەکانە نوێژ ئەکات، چەندێک لە ئێوە ئامادەی مۆبایلەکەی خۆی بدا بەدەستی خێزانی خۆیەوە، چەندێک لە ئێوە ئامادەیە بڵێ مامۆستا فڵان، کاک فڵان، حاجی فڵان، خاڵۆ فڵان، ئەوە مۆبایلەکەمە بە کەیفی خۆت سەیریکە، ڕەمزی لەسەر نەبێ. چەندێکمان لە ڕوومان دێ. کەواتە شەرم لەخوا بکە. یعنی خوا دەزانی ڕەمزێکت دانا، خوای کە لە سەری و عەرشەوە ئاگای لە تۆیە، نازانێت چیت ناو ئەو شتەدای کە ڕەمز بۆ داناوە، ئەوە هەرچی خەڵکی خەڵەتانت، ئەوە لە هەموو خەڵکی شاردەوە، خۆ ناتوانانی لە خوای بشاریتەوە. بۆیە کاتێک کە لە مزگەوتایی لە قەرەباڵغیدای لەخوا بترسە، ئەو کاتەشی کە لەگەڵ ماڵ و مناڵی خۆتای بە هەمان شێوە. لەخوا ترسان تەنهاوە نییە کە لە مزگەوتا لەخوا بترسی، لە ناو کۆمەڵگادا لەخوا بترسی، لە ناو خەڵکیدا بە کەسێکی ئیماندار و چاک خۆت دەربخەی،
بەڵکو لە خواترسی ڕاستەقینە ئەو کاتەیە کە تەنهای هیچ کەسێک لەگەڵا نییە، لە غورفەیەکای کەس ئاگای لە تۆ نییە، مۆبایلێکت پێ یا سەیری تەلەڤیزۆنێک دەکەی، ئەو کاتە لە خواترسی خۆت دەرەخەی. خوای گەورە دەفەرمێ یەستەخفونە من الناس ولا يستخفون من الله وهو معهم. خۆیان لە خەڵکی دەشارنەوە منافقەکان، ئەمە صیفەتی منافقە، صیفەتی ئینسانی ئیماندار نییە. خوای گەورەیەکی لە وەسفەکانی منافق کە دەیکات دووڕووەکان کە دوژمنی خوانخوا خۆشیانی ناوێ، دەفەرمێ کاتێک کە خەڵکی دەبین خۆیان دەشارنەوە، خۆیان لە خراپە دەشارنەوە و خراپەکان دەشارنەوە، بەڵام لە خوای ناشارنەوە، واتە شەرم لە خوا ناکەن وازی لێ بێنن، خۆ خوای شتێکی لێ بزر نابێ. ئەوەندەی لە خەڵکی خۆیان دەشارنەوە شەرم لەوە ناکەن کە واز لە گوناه و تاوانەکە بێن و بەڵکو خوای گەورە تۆڵیان لێ نەکاتەوە. بەداخەوە لە خواترسی ڕاستەقینە ئەو کەسەیە کە لە کاتی تەنهاییدا لە خوا بترسی. لەوانەیە ئینسان جاری وای لەگەڵ خێزان و مناڵەکانە شەرم لە هەنێشت بکە، نەتوانێت هەنێشتەی بیکە، بەڵام لە خواترسی ڕاستەقینە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئیمانەکەی تۆ، تەقواکەی تۆ، خواناسیەکەی تۆ لەو کاتەدا بە تایبەتی دەرئەکەوێت کە تەنهایی هیچ کەسێک لەگەڵا نییە. خوای گەورە دەفەرمێ إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير. ئەو کەسانی لە کاتی تەنهاییدا لە خوا ئەترسن کەسیان لەگەڵا نییە، دەیوێت سەیری شتێک خراپ بکە بە مۆبایلەکەی، نەفس و شەیتان پێی ئەڵێ سەیری فیلمێک خراپ بکە، سەیری گرتە ڤیدیۆیەکی خراپ بکە، سەیری شتێکی خراپ بکە، خیانەت بکە، ناپاکی بکە، نامە بۆ فڵان کەس بنێرە، تەلەفۆن بۆ فڵان کەس بکە. یەکسەر ترسێک و خەوفێک لە دڵیایەتی ئەڵێ خۆ ئاگای لە منە، با فڵان کەس ژنەکە پیاوەکەی لە ماڵ نەبێ، با خێزانم ئاگادارم نەبێ، با پیاوەکەم ئاگادارم نەبێ، خوایەک لە سەروی عەرشەوە ئاگاداری منە، ڕێک واز لە خراپەکە دێنێ و نایکات. ئەو کەسانی کە لە کاتی تەنهاییدا لە خوا ئەترسن، خوای گەورە وعدی پێیان دا و لێیان خۆش بێ و ئەجر و پاداشتێک کە خوای گەورە دەفەرمێ کەبیرە، گەورەیە، خوای گەورە بۆیانی داناوە. ئەگە پێت خۆشە خوا لێت خۆش بێ، ئەجر و پاداشتێکی گەورەت بداتەوە لە کاتی تەنهاییدا. فاستحی من نظر الإله وقل لها إن الذي خلق الظلام يراني. ئەو کاتێک کە تەنهای شەرم لە خوا بکە، بڵێ ئەو خوایی کە تاریکەکانی دروست کردۆ من نەبینێت، نە پەردە ئەبێتە بربەست خۆت لە خوا بشاریتەوە، نە دەرگا داخستن، نە ڕووی مۆبایلەکەت لە خۆت بکەیت و پشتی کەی لە خەڵکی، ڕووی کەیتە خۆت، پشتی کەیتە خۆت، ڕووی کەیتە ئەملا ئولا، خۆ ئاگاداری هەموو شتێک. بۆیە تەنها لە مزگەوتدا لە خوا مەترسە، تەنها لە ناو خەڵکیدا لە خوا مەترسە، لە کاتی تەنهاییدا پاڵەوانی و ئیمانداری جوامێری تۆ دەرەکەوێت. بۆیە با ئینشاءڵڵا بە خۆمان دابچینەوە، چونکە ئاگادار بەخوای گەورە دەفەرمێ وما يعزب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. یەک مسقالە زەڕەیە، یەک شتێکی بچووک لە خوای پەروەردگار بزر نابێت، نە لە ئەرز کە تۆ لەسەر ئەرزی، نە لە ئاسمان، ولا مسقالە زەڕە بچووکتر ئەنجامی بدەیت لە خێر و چاکە و لە گوناه و لە تاوان، یا گەورەتریش بێ لە مسقالە زەڕەیەک لە شتێکی وردی لەو بچووک بە دڵنیایەوە لە کتابێکدا نووسراوە ڕۆژێک دێت تۆ دادگایی ئەکرێ لەسەری، دادگایی ئەکرێ لەسەر یەکەیەکە لەو شتانێک کە خراپە دەگەڵا کردووە، لەسەر هەموو خراپەیە کە تۆبەت لێ نەکردووە دادگایی دەکرێی، خۆت بۆ دادگایی خۆ ئامادە بکە. ئەگە پێشت خۆشە خوا لێت خۆش بێ، ئەی چەند خۆشە لەو کاتێک کە دەتەوێت گوناهێ بکەی بە مۆبایلەکەت لە ترسی خوا وازی لێ دەهێنی، ئەزانێت چەندە دڵم مرتاحە بێ، دڵخۆشە بیت چونکە تۆ لە خوا ترسایی. بۆیە تەنها لە مزگەوت و مەجلیسەکاندا لە ناو خەڵکیدا خۆت بە لە خوا ترس دەرمەخە، خۆت بە پیاوێکی باش و مبارەک و ڕێک و پێک دەرمەخە. ئەو کاتێشی کە لە دوکانی، ئەو کاتێک کە لە ناو دوکانەکەی خۆت دایی لە خوا بترسە، فڕوفێڵ مەکە، غەش مەکە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم من غشنا فليس منا والمكر والخداع في النار. حدیثێکی صحیح. هەر کەسێک غەش بکە، فڕوفێڵ بکە، لەسەر ڕێبازی ئێمە نییە. ئەوەشی فڕوفێڵ بکە بۆ ناو جەهەنەمە. باشە بۆ کێ خۆت خراپەکەی؟ بۆ مناڵ سوێن بەخوا
کاتێک کە جەنازەکەت ئەبن بۆ گۆڕستان لە ناو تابوتێکە سوێن بەخوا ئەو بەتانی ئەو دۆشەکەی ئەو لێفەی ئەو سەرینەی کە تۆیان پێوە پێچاوە وەڵڵاهی مناڵەکان و کە سوکارەکەت بێ زیان نایبی بن ماڵخۆشیان فێڕەیەدەن بۆکی خۆت خراپەکەی فڕوفێڵ بۆکی ئەەکەی ڕۆژێک دێت خوای گەورە محاسەبەت دەکا فڵان کەس وەرە ئەمە فڵان کەسی دوکاندارە غەشی لە تۆ کرد فڵان ڕۆژ فڵان شتی عادی بە تۆدا فڵان شتی دا بە تۆ کە ئەسڵی نەبووتی ئەسڵیە سوێنی خواروتی ئەوەندە پانم پێداوە ڕاستی نەکرد یەک بە یەک ئەوانەی کە لە دنیادا لە دوکانەکەی خۆتدا غەش و خیانەت لیان کردووە فڕوفێڵ لیان کردووە بە دڵنیایەوە ڕۆژێک دێت یەک بە یەک خوای گەورە ئاگاداریان دەکاتەوە و هەموو نهێنەکانت ئاشکرا دەبن بۆیە ئەو کاتێک کە لە دوکانەکەی خۆت دای هەروەکو چۆن لە مزگەوتە ئێستا هەمومان لەخوا ئەترسین زۆربەتان دوکاندار و کاسبن لەشتان ساغ بێ لە ناو دوکانەکەشدا خۆت لە حرام پارێزە چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوەی فڕۆفێڵ کا بۆ ناو جەهەنەمە و ئەوەشی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم حرام بخوا لا يدخل الجنة جسد غذي بالحرام هەر لاشەیەک بە حرام گەورە بێ ناچێتە بەهەشت پێت خۆشە نەڕۆیتە بەهەشتەوە لەبەر خاتی مناڵەکانت بۆ مناڵ خۆت خراپەکەی بۆ زاوە و بووک بۆکی خۆت خراپەکەی قیامەتی خۆت بۆ هیچ کەسێک مەدۆڕێنە وەڵڵاهی نە ژنت نە مناڵت نە پیاوەکەت خوشکی بەڕێزم نە کە سوکار و برا و هیچ کەسێک شایستەی ئەوە نییە قیامەتی خۆتی بۆ تاریکی مناڵ خۆشەویستە باوکو دایک خۆشەویستە برا خۆشەویستە خوش خۆشەویستە هەموو کەسێک خۆشەویستە ئەوی کە خۆشەویستە لای تۆ ئازیزی تۆیە خۆشەویستە بەڵام شایستەی ئەوە نییە خۆ تووشی تۆڕەی و غەزەبی خوا بکەی بۆیە ئاگاداری خۆتان بن غەش و خیانەت و فڕۆفێڵ لە خەڵکی مەکەن حرام مەخۆن حرام بۆ ناو جەهەنەمتان دەبات هیچ کەسێک ناتوانێت دیفاعتان لێ بکات بەڕاستی ئاگاداری خۆمان بین لە خوا بترسین تەقوای خوا بکەین ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز لەسەر مەرگا بوو خەلیفەی ئیمانداران ڕەحمەتی خوای لێبێ مناڵەکانی کۆ کردەوە فەرمووی ڕۆڵەکانم من دەمرم بەڵام ئەوەم پێخۆشترە ئێوە بە ئەحتیاجی جێبێڵم بەخوا نە دینارم بۆتان جێڵاوە نە دەرهەم نە ماڵ و سەرۆت و سامانیش هیچ شتێک خەلیفە ئیمانداران هەرچی وڵاتی ئیسلامی لەژێ دەستیا بوو لە سەردەمی ئەودا خەڵکی فەقیر و هەژار نەبوو بەناو بازاڕەکانە ئەسوڕانەوە یانو کێ قەرزارە قەرزاری بۆ بدەینەوە کێ ژنی نییە ژنی بۆ بێنین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەندە خۆی هەژار بوو جاری وا بوو بە خێزانەکەی ئەوەدەک دەرهەمێکم بەرێت تۆزێت تری ئەکرم پارە بینێت دەرهەمێ ئیماندار ئەبێ ئاوا بێ دز و جەردە نەبێ ئیماندار کە تو خۆت دزی و غەش و خیانەتەکەی باسی دز و جەردە مەکە تو ئەوەندە دەسەڵاتت هەیە لە هەزار نارە دزی ئەوش لە دەفتەرێ لە هەزار دەفتەرە دزێ دەستە بڕات و شێکی دێ دەفتەر یەکێ دێتە دەفتەر بەڵام دەستە ناڕوە ئەوەی لە 250دا لە حرام نەگەڕێتەوە لە دەفتەرێکشان ناگەڕێتەوە فەرمووی ئەگەر ئێوە بە فەقیری و بە هەژاری جێبهێڵم ئەوە با بیر و باوەڕی ئێمەش بێ لەو پێم خۆشترە بەیانی لە ناو جەهەنەمدا کۆت و زنجیر بکرێم لەبەرەوەی کە حرام خۆر بووم و حرام خواردووە تۆش مناڵەکەت بە فەقیری و بە هەژاری جێبهێڵە دڵنیا بە لەوەی زۆرێک کەسمان بینی دوای مردنی باوکیان ژیانیان خۆشتر بوو بۆیە بیر لەوە مەکەرەوە خوا ڕازقە قیامەتی خۆت مەدۆڕێنە هەروەکو چۆن ئێستا لە خوا ئەترسی لە دوکانەکەشە لە خوا ترس بە و حەڵاڵ خۆر بە و حرام خۆر مەبە غەش و خیانەت و فڕۆفێڵ مەکە بەداخەوە کەسانێکی گویان پێ نییە فڵان کەسم خەڵەتان قۆڵیم کرد بەخوا چاکم خەڵەتان خۆت خەڵەتان ڕۆژێک دێت باجی ئەو خەڵەتان دنەدەی بە ئیزنی خوا یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی برای بەڕێزم تەنها لە مزگەوتە لە خوا مەترسە مزگەوت شوێنی لە خواترسیە بەڵام تەنها عیبادەت لە مزگەوتە ناکرێت خواناسی و عیبادەت تەنها لە مزگەوتە نییە لە خوا بترسە ئەو کاتێشی کە دەبینیت کچەکەت لە ژێر دەسەڵاتی خۆتدایە ژنەکەت لە ژێر دەسەڵاتی خۆتدایە ڕاستەکەی بەداخەوە ئەمڕۆ هەندێک ژنێ حساب بۆ پیاو هەر ناکە هەندێک کچەیە حساب بۆ باوک هەر ناکە بەڵام تۆ بێ ئامەژگاریان کەی جا تۆ دەسەڵاتە بەزە ژنێکان نەبێت لە چکێ بدەی بەسەر یا پیاوەتی تۆ لەی شوایە وەڵا دەسەڵاتم نییە بەخوا ژن بەخسەم ناکە تۆ ژن هێناوە یا سەرەتان هێناوە
تۆ ژنت هێناوە یا ئاغا و کێوەخات هێناوە، مناڵم لێی دەزڵمی لێ بکە، بەڵام کاتی خۆی بە شەرتی قوڕ ژنی هێناوە کردوەتەنی، بە شەرتی مشتێ خۆڵ ژنی هێناوە هەروە دەرەچێ. پرسیارە نەکردوە سافیرەیە، پۆشتەیە، نوێژەکە، نایکە، لەخوا ئەترسێ لەخوا ناترسێ، چییە چی نییە، هێناوتە تەواو. بۆی ئاگاداری خۆت بە. کاتێک کە تۆ لەخوا ئەترسی ئەبێ لە ماڵیشەوە کچەکەت لەخوا ترسی پێوە دیار بێ، ژنەکەت بە هەمان شێوە. چی سوودێکی هەیە نوێژەکەی تۆ، چی کاریگەریەکی بەسەر تۆوە هەیە نوێژەکەت؟ لە کاتێکا تۆ نوێژکەری نوێژ دەکەی، بەڵام کچەکەت ژنەکەت سافیرەیە. ئەگەر خوشکەکەت دەسەڵاتی بەسەریانە بێ فەرقیە لەگەڵ ژن و کچەکەتە. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم لە ئاخری ئومەتەکەی مندا کۆمەڵە پیاوێک پەیا بن، سواری شتێکە بن وەکو پشتی کۆپانی حشتر کە ئەمڕۆ سەیارەیە، شتێکی نەرم و خۆشە کە ئەمڕۆ سەیارە دەکات. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم ئەوانە دێن بۆ مزگەوت، لە بەردەم مزگەوتەکانە ئیزدیحام دروستەکەن بە سەیارەکانیان، بە سواریەکانیان، بەڵام لە ماڵیشەوە نیساؤهم کاسیات عاریات، ژنەکانیشیان لە ماڵەوە ڕوتن بەناو پۆشتن. نوێژ ئەبێ کاریگەری بەسەر تۆ هەبێ. لێرەدا لەخوا ئەترسی، ئەی کوا لەخوا ترسانی ژنەکەت، کوا لەچکی ژنەکەت لەکوێیە، کوا پۆشتەی ژنەکەت. ئەو بەرەو جەژن دەڕۆین خوا تەمەن باقیکە، دەبینیت ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت ژنەکانیان چۆن دەبن بە دیسکۆ، ماڵان دەگەڕێ لە پشت کاکەم لە پێشی سیارە داینا و دادەشم قژی شۆڕ کورتە خوارەوە و تەواو سنگی دەرخستووە، ئەم ماڵە ئەو ماڵ دەکات. کوا لەخوا ترسی تۆ، کوا لەخوا ترسی ماڵ و مناڵی تۆ، دەی بۆ مزگەوت وەرە دەستت خۆش بێ، بەڵام بەکار ئەو لەخوا ترسی کە لە مزگەوتە ئەنجامت داوە بە لە ماڵیشەوە کاریگەریەکەت هەبێ لە ماڵەوە. بەداخەوە دەبینی کەسانێکەیە ئابە و شێوێن ژنەکانیان کچەکانیان پۆشتەن بە حساب پانتۆڵی دەپیایە، جلی تەسک و تەنکی لە بەردایە، دێش بۆ مزگەوت، دەی ئینشەڵڵا مادەم هاتی بۆ مزگەوت دەستت خۆش بێ بەردەوام بە، بەڵام بە نوێژ و عیبادەتەکانت کاریگەری و شوێنەواری ئەو نوێژ و عیبادەتە بە خۆت و ماڵ و مناڵ تۆ ببینرێ، کەم یا زۆر. تەنها لە مزگەوتە لەخوا مەترسە، چونکە هەمومان لە مزگەوتە پیاوی چاکین، مبارەکین، بەڕێزین، هەمومان قورئانمان بەدەستەوەیە، زیکری خوا دەکەین، ئەمە الحەمدوللا شتێکی چاکە جێگەی دڵخۆشیە. بەڵام لەخوا بترسە. ئالەو ڕۆژەدا کاکە گیان، مام حاجی، برای بەڕێزم، خاڵۆ گیان، ئەو ڕۆژەی کە کچەکەیشت ئەدەی بە شوو، ئەو ڕۆژەی کە کچەکەت مارە دەبڕێ، ئەو ڕۆژەی کاک فڵان کەس کە خێزانت مارە دەبڕی، ئەو ڕۆژەی کە خێزانت دەگوازیتەوە، لەخوا بترسە. هەروەکو چۆن لە مزگەوتە لەخوا ترسی. بەداخەوە کارەساتە. ئافرەتان لە ڕۆژی مارە بڕینا نوێژ ناکەن، میکیاجەکەی لاچێ. لە ڕۆژی گواستنەوە چەندەها نوێژی دەفەوتێ، بووک چەندەها نوێژی دەفەوتێ. جاری وایە ئەو کارەساتە زاواش دەرمانی بۆ کراوە و بۆ یاخ کراوە کردووەتەنی، ئەوش میکیاجی کردووە نابێ ئەوش دەموچاوی بشۆرێ، بۆی خەڵک ببینێ و ڕەسم بگرێ لەگەڵیان. تۆ لەخوا ناترسی. ئەو لەخوا ترسەی کە لە مزگەوتە هەبوو نەمبینی لە دەرەوە، لە کاتی مارە بڕینا دێتە بەرامبەر مامۆستا لەچکێکی درۆدا بەسەریا نیو لەچکێک چووە ئەو دی دەرگاکە و فڕێدا، باوکی بینێ ڕسمێگرن، ئەم ڕسمە بڵاوە بێتەوە، وێنەکان بەسەری ڕوت بڵاوە بێتە، خێزانەکەی تۆ سەری ڕوتە. برای بەڕێزم، کاریگەری نوێژەکان کوا بەسەرتەوە، کوا لەخوا ترسی تۆ، نازام لەکوێدایە، بۆ نایبینم. ئەزانی ئەو خەڵکە بەهۆی تۆ گوناه دەکات، چەندێک گوناهبار دەبیت، تۆ بوویتە سەبەبی ئەوەی کە خەڵکی گوناه و تاوان بکە. دەیەها و سەدەها ژن هەیە لە کاتی ئەو مەسەلەدا کە ژن مارە بڕین و بەتایبەتی گواستنەوەیش دەیەها ئافرەتێ نوێژ هەر ناکە، چونکە میکیاجەکەی ڕوا نایکات، نوێژی نیوەڕۆی عەسرە مەغریبە نایکە، ئەبێ میکیاجەکە چونکە حەیایەتی. ئەگەر دەموچاوی بشۆرە بێتە مرۆڤێکی تر، لەبەرەوە ئامادە نییە نوێژەکەی بکە و نوێژەکەی ئەفەوتێنێ. تۆی زاوایش هەتا سەرت گوناه و تاوانە کە بوویتە سەبەبی ئەوەی ئەو هەموو خراپە بکرێ و هەموو نوێژنەکردنە بکرێت. بۆی با لەخوا بترسین، تەقوای خوا بکەین. ئالەو کاتەشا ئێمەش لەخوا بترسین، بە ئیزنی خوا سەرکەوتوو دەبین لە دنیا و قیامەتە. لە کاتی ژن گواستنەوە، لە کاتی مارە بڕیندا با لەخوا بترسین. ئاخر خاڵ دەمەوێت باسی کەم پشتیوان بەخوا
هەروەکو چۆن لە مزگەوتە لەخوا ئەترسی کاکە گیان ئەو کاتەشی کە خەریکی کەسابەتی و لە هەموو جێگایەکدا لەخوا بترسە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اتق الله حيثما كنت، لەخوا بترسە لە هەر جێگایەک بووی. ئەوەی کە کارەسات دەزانی ئەمڕۆ چییە؟ ئەڕۆیتە حەی سەناعە، ئەبێ پرسیارکەی بڵێ کاکە گیان نەفەرێکی سیقەم بۆ بدۆزەرەوە، ئەمێ ڕۆنەکەم بگۆڕم، ئەمێ سەیری مەکینەکەم بکە، ئەبێ بگەڕی. واللهی سوێن بەخوای لەیکێ لەم شارانە پرسیارم لە نەفەرێکتم نەفەرێکی سیقەم و دۆزەرەوە ڕۆنەکەم بگۆڕی بەخوا کەس شک نابم. 10-15 ساڵە فیتەرە، ئەمە کارەسات نییە؟ یعنی بەتەمای تۆ ئەمە حاڵەکەت بێ ئیمامی عومەر حکمی تۆ بکە، والله چاوت پێی ناکەوێ. نەتوانم ڕۆنێکت لا بگۆڕم، نەتوانم فەحسی مەکینەیەکت لا بکەم. لەخوا بترسە کاتێکە لە مەعرەزی ئەچی ئەشیا بیلادەکە دەرەکا لە سیارەکە و ئەی فڕۆشێ بەپارێکی زەتە شتێکی عادی بۆ دانی بۆ سیارەکە، ئەمجا ئەیفرۆشێتەوە. تۆی مەعرەز چی؟ ئەوە حاڵەکەتە حرام خۆری غەش و خیانەتکار. کوا لەخوا ترسێکەت لە مزگەوت بووی پیاوێتر بووی، لە مەعرەزەکەشا دڕندەیەکی بۆ خۆت، لە مەیانەکە بە هەمان شێوە. ئاگاداری خۆت نەبی سوێن بەخوا حەیوانی وات ئەدەنێ، ئاژەڵی وات ئەدەنێ بە کەڵکی هیچ نایە. مسلمانێکی سیقاڵی واللهی قەسابێک دوو حەیوانی کڕیوە، دوو مەڕی نەخۆشی لاتی کڕیوە بە 18,000 دانەی، هەردووکی کڕیوە بە 36,000. دوو مەڕی لاتی نەخۆش، قەسابە، دوکانی هەیە، من و تۆ چین گۆشتی داکڕین. خەڵکی باشێ ناڵم خەڵکی باش نییە، خەڵکی مەڵێ بەدوای خەڵکی باشە بگەڕێ، زۆریشە قەسابەیە، زۆر ساغە، ئاوایە وەک مەستەرەوایە، هەیشە وەک دەمی داسوایە. لە هەموو ئیشەکانە، لە مەعرەزە، لە حەی سەناعە، لە دوکانداریە، لە هەموو شتێکە خەڵکی باش و خراپەیە. دوو مەڕی کڕیوە بە 36,000 دینار. وتی پێم و تۆ کاکە بۆ خاتری خۆ ئەم مەڕەت بۆچی؟ وتی تێکەڵاوی گۆشتی ترێکم، تێکەڵێکم لەگەڵ گۆشتی ترای فرۆشم، خەڵک و زانێ هەر نەفەرێک و پشکێکی بۆ فڕێ دەمەناوی. لێ باشە بەتەمای چی نێمە؟ چاوەڕین باران ببارێ، چاوەڕین عومەری کوڕی عەبدولعەزیز و عومەری کوڕی خەتاب بۆ ئێمە بێ، بەخوا چاومان پێ ناکێ. بەڕاستی لە بازاڕەکاندا خەڵکی سیقە کەمە کە فێڵ نەکا و حرام خۆر نەبێ و ڕازگۆ بێ و درۆ نەکات. لە عیادەکانە بە هەمان شێوە، هەتا لە هەمووی کارەساتەرەوەی لە مامۆستای ئاینیە خەڵکی وا هەیە قەبرپەرستی و گۆڕپەرستی و شەخصپەرستی بە عیبادەت و بە چاکە بە تۆ دەناسێنێ، بیدعەت بە چاکە بۆ دەناسێنێ، حرامت بۆ حەڵاڵ دەکات. ئەمەش کارەساتە بەخوا. بۆیە خەڵکی سیقە زۆر کەم بۆتەوە. یەکێ پیاوچاکان دەفەرمی ئای پیاوچاکان چەندێ زۆرن، ئەو کە خۆی دەڵێم پیاوچاکم، بەڵام ئای ئەوانەی کە ڕازگۆن چەندێکە من. ئەمە کارەسات نییە. لە هەموو شوێنەکانی بازاردا لە هەر کەسۆ کە ئیشی خۆی هەیە، زەڕەنگەرەکان ئەبێ کەسێکی سیقە بدۆزیتەوە. ئەگینا واللهی جاری وایە وا قۆڵ دەکات بە هیچ جۆرێک هەستی پێ ناکی. ئەمە کارەساتە. ئێمە با بە خۆماندا بچینەوە، تەقوای خوا بکەین، لە مزگەوتە لەخوا ئەترسین، لە بازاڕیشە لەخوا بترسین، لە ماڵیشەوە لەخوا بترسین، لە دەریشەوە لەخوا بترسین. ئەو کاتە ئێمە لەخوا ترسی ڕاستەقینین، ئەینا تەنها مزگەوت بۆ ئێمە کفایەت نییە. با ڕەفتار و ئەخلاق و ڕۆیشتمان بگۆڕین، خۆمان بۆ ماڵ و منداڵ خراپ نەکەین، چونکە هیچ کەسێک شایستە ئێوە نییە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوای لە غەش و خیانەت و حرام و فڕوفێڵمان پارێزی. خوایان هێمنی و ئارامی وڵاتمان پارێزی. ئەوانەی نەخۆشن خوای شیفایان بدەی. ئەوانەی یا ربی خوای قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی. ئەوانەی ژیانیان ناخۆشە یا ربی خوای ژیانیان خۆشکەی. خوایان شەرم و کەرامەت و حیا و ناموسمان بپارێزی یا رب العالمین. هیدایەتی ئەو کەسانە بدەی کە سافیرن، هیدایەتی ئەو کەسانە بدەی کە نوێژ ناکەن، هیدایەتی ئەو کەسانە بدەی کە غەش و خیانەت و فڕوفێڵ دەکەن. کۆمەڵگامان پاکێت و یا رب العالمین. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.